بێگومان بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی لەگەڵ دەستگای میدیایی کورسات سبەینێ بۆ یادی 238 ساڵی بنیادنانی شاری سلێمانی چەند چالاکی و ڕێوڕسمی تایبەت ڕێگەخەن. بێگومان قسە و باسی زیاتر لەسەر چالاکیەکانی سبەینەکەین لەگەڵ زۆر بەڕێز ئاسۆ عوسمان ئەندامی بۆردی ئامادەکاری بۆ یادی بنیادنانی شاری سلێمانی. کاک ئاسۆ بەخێر هاتی. سپاس بۆم دەرفەتە. سپاس بۆ تۆ. چالاکیەکان سبەینێ چۆن دەست پێ دەکات؟ بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەر لە سلێمانی لەگەڵ دەستگای میدیایی کورسات بۆ میادە پڕشکۆدار و مەزنە کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆر لە چەند ڕۆژێکی یەک بە دوایەکە ئامادە کردووە. سبەینێ چالاکیەکان بە سەعات 9 بەیانی بۆ 10 شەو چالاکی دەستگای میدیای کورسات دەست پێ دەکات لە سەرای سلێمانی. هەر لەمان کاتدا بۆ سبەینێ 2 پاش نیوەڕۆ تا 6 ئێوارە لە شاڕی سالم کۆمەڵێک ژەنیاری دەهۆڵ و زۆرنا و باڵە بانوانە لە باخی گشتی بۆ نزیکی سەهۆڵەکە لەوێ هەرچەند مەترێک ئامادە دەکرێن بۆ ئەوەی کە ئەو چالاکیان پێشکەش بکەن. هەر هەمان ڕۆژ سەر لە بەیانیەکەی لە ناو کارگەی کللتوری سلێمانی بەڕێوەبەرایەتی مافوری سلێمانی چالاکییانێویش کردنەوەی پێشانگای کارە دەستیەکانە لە نوێی بەیانی بۆ یەکی نیوەڕۆیە کە ئەم چالاکیی کارگەی مافوری سلێمانی هەر 3 ڕۆژەکە بەردەوام دەبێت. هەر هەمان ڕۆژ لە چالاکیەکان 3 ڕۆژە. چالاکیەکان خۆی 3 ڕۆژە بەڵام چوارەمیش هەرتی ئەپەڕێنێ لە بەروی لە چوارەم ڕۆژیشە 1-2 چالاکیەکێت کە دوایی یێنە سەر چالاکیەکان. هەر سبەینێ لە تەلاری هونەر کات ژمێر 3:30 پاش نیوەڕۆ چالاکیەکانی بەڕێوەبەرایەتی گشتی هونەر لە سلێمانی دەست بە کارەکانی دەکات کە ئەویش چەند چالاکیەک و چەند وتارێکی تێدا دەبێت کە چالاکیەکانیش کە لە پور و تیپی هونەری میلی تابلۆی هەڵپەرچیان هەیە لەگەڵ گروپی هەڵپەرچی کوردستانیش ئەوانیش هەر کۆمەڵێک تابلۆی هونەریان دەبێت. هەر سبەینێک لە تەلاری هونەر لە ڕاڕەوەکەیە پێشانگایەکی دیجیتاڵی دەکرێتەوە کە لەلایەن ڕێکخراوی کە لە پوری کللتور و تۆری نەهرێنی بەریتانی نمایشێکی دیجیتاڵیە کە پێم خۆشە بینەر و هەوڵاتیان کەچنەوێ ئەو چالاکیە ببینین. لە هەمان کاتدا خواردنە کوردەواریەکان لەلایەن چێشخانە و چەند چێشخانەیەکەوە پێشکەش بە ئەمە هەر لە تەلاری هونەر ئەمە هەر لە ناو تەلاری ئەم چالاکیانی کە تۆ ئاماژەی پێکەی هاوتەری بە لەگەڵ ئەو پرۆگرامە تایبەتی کە کەناڵی کورساتی بەڵێ هەموو ئەو کارانی کە باسم کرد بە هاوبەشی بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەر لە سلێمانی لەگەڵ دەستگای میدیای کورساتە ئەوەکو یەکەم ڕۆژ. زۆر باشە. ئەمە وەکو یەکەم ڕۆژ ماوەی چەندێکە خۆتان بۆ ئەمە ئامادەکردەوە بەشەکانی کە بەشداریش ئەوەندەی من ئاگدارم وەکو ئەندامی بۆرد ماوەیەکی مانگ زیاترە توانم بڵم نزیکی 2 مانگی شەبێ کامە قسەی لەسەر کراوە و کاری لەسەر کراوە بەڵام ئیتر بەهۆی گەورەی یادەکە و بەهۆی ئەوەی کە هەموو ئەو ناوەندە ڕۆشنبیری و ئەو کۆمەڵە ڕۆشنبیریانی کە هەن لە شارەکەمانە پیان خۆش بووە و بە هەیەجانەوە پیان خۆش بووە کە لە چوارچەوەی ئەم چالاکیانە بەشدار بن. بەڵام خۆتەزانی لە یادێکی وا گەورەیە تەنها ئێمە ناتوانین چالاکیەکان لە بەڕێوەبەرایەتیەکە یان لە چەند چالێکێکی ڕۆژانە کۆبکەینەوە. بۆیە هەم بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەر هەموو ئەو ناوەندانی کە کاری ئەدەبی و ڕۆشنبیریەکەن بۆ سبەینی و ڕۆژانی دواتریش لە جێی خۆیانەوە کار و چالاکیان هەیە بۆ میادەمەزدا. زۆر باشە. ئەگەر ئاماژە بە چالاکیەکانی ڕۆژی دوو هەم بکەیت. چالاکیەکانی ڕۆژی دووەم سەر لە بەیانیەکەی هەر لە ناو کارگەی مافور ئەوتمان هەرو پێشانگایە بەردەوامە لە سەعات 2 بۆ 6 ئێوارە لە سەرای سلێمانی کۆمەڵی هونەری میلی کوردستان ئەویش هەر کۆمەڵێک چالاکی موزیک و گۆرانی و هەڵپەرشێ و هەروەها پێشانگەی کاری دەستیشان دەبێت. کاتژمێر 5 ئێوارە لە تەلاری هونەر هونەرەکانی موزیک کە گروپی ڕۆژهەڵاتی سەر بە هونەرەکانی موزیک کۆنسرتێکی پڕچێژ و لە شایستەی ئەو یادەمەزنەدا ئامادە کردووە کە کۆمەڵێک هونەرمەندی شارەکەمان پێشکەشی دەکەن. کاتە ئەمە هەموو بشەکانی بەڕێوەبەرێتی ڕۆشنبیری سلێمانی هەمویان بەشداریەکەن بۆ شانۆ چی؟ شانۆ ئێمە لە 4م ڕۆژە هینێکمان هەیە
شانۆگەریەکمان هەیە لە هۆڵی کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد بە ناوی شەوێک و دوو تەنایی کە لە دەرێنانی مامۆستا ئازاد بەرزنجیە هەر بۆ ڕۆژە پێم وابێ کاتژمێر 5 دەست دەکات بە نمایشکردنی هەڵبەت ئەم شانۆیە دەستپێکەکەی ڕۆژی هەفتەی مانگ دەبێت بەڵام ڕۆژانی تریش پێم وابێ بەردەوام دەبێت. زۆر باشە بۆ یادێکی لەم جۆرە گەورەیە کاک ئاسۆ ئێوە بۆ یەکەم جارە با بڵێن بۆردێک دروست دەکەن کە با بڵێن کۆ ئەبنەوە بۆ ئەوەی کە چالاکیەکان ڕێک بخەن یاخود ئەو پرۆگرامە تایبەتی کە دەبێت با بڵێن پێشکەش بکرێ بۆ ئەمیادا. ئێمە هەموو ساڵێک هەمووکو بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیر و هونەر لە سلێمانی و هەموو بەشەکانیشیان کەم تا زۆر هەموو ساڵی ئامادەکاری کردووە بۆ ئەمیادا و هەموو ئەو شوێنانشی کە باسمان کرد بەڵام ئەم ساڵ ئەتوانین بڵین تایبەتتر خۆی ئامادە کردەوە بۆ میادەوە توانیوەتی هەموو ئەو بەشە هونەریانی کە هەیەی لە چوارچەوەی بەڕێوەبەرایەتی گشتێکەیە بەشدار بن لەم چالاکیە بۆ گەورەکردنی ئەو یادە و بۆی چالاکەکانیش هەمەڕەنگ بن هەم لە میوزیک هەم لە شانۆ هەم لە شێوەکاری و هەموو بوارە هونەریەکانی تری. زۆر باشە تو بۆ خۆت میدیاکاری ڕۆڵی دەستگاکانی ڕاگەیاندن چییە و ڕۆڵی میدیاکان؟ بە سوپاسەوە دەستگای میدیای کورسات هەر لە یەکەم ڕۆژ و هەر لە سەرەتای دەست بەکاربوونمانەوە کە بۆ ئەمیشە قسەمان لەگەڵا کراوە و لەگەڵمانە کردوون و کۆبوونەمانە بووە کە ئامادەیەکی تەواویان دەربڕیوە بۆ ئەوەی کە هاوشانی ئێمە و چالاکیەکانی ئێمە چالاکیەکان بگوازنەوە بۆ بینەرانی بەڕێز و دڵنیاش بکە دەستگای میدیاکانی تریش بە خۆشحاڵی ئەوانیش کاری خۆیانەکەن لەو ڕۆژانە و لە چالاکیەکاندا. زۆر باشە لە یادێکی لەم شێوەیە پێویستە بە تەنها دەستگایەکی میدیایی یاخود بەڕێوەبەرێتێکی گەورە کە چەندین بەشی هەیە هەستێت بەم کارە یاخود لایەنەکانی تری ژیان هونەرمەندانی سربەخۆ بۆ خۆیان؟ ئەتوانم بڵێم شاری سلێمانی هەمومان نەزانین کە شارێکی گەورە و شارێکە کە هەر لە مێژوودا توانیوێتی لە هەموو کایەکانی ژیانە هەم لە سیاسی هەم لە ڕۆشنبیری توانیوێتی کە جێدەستی دیار بێ کە لە دڵی هەمووان نابێ کە لە ناوچەکەدا دەنگانەوەی هەبێ هەر بۆیە نازناوی پایتەختی ڕۆشنبیری پێ بڕاوە بۆیە بۆ گەورەی ئەم نازناوە و بۆ گەورەی ئەو مێژووە پرشنگداری کە شاری سلێمانی هەیەی دڵنیام کە هەموویەکی تاکێکمان لەم شارەدا شانازی بە بوونی خۆمانەکەین کە خەڵکی ئەم شارین هەڵبەت ڕێز و تەقدیریشمێ بۆ شارەکانی تر بەڵام یادەکە یادی سلێمانیە بۆیە دەکرێت ئەم یادە تەنیا لە چوارچێوەی بەڕێوەبەرایەتیەکە یان دەستگایەکی میدیاییان نەوەستێتەوە کە گومانم نییە بۆ سبەینی و ڕۆژانی داهاتوو ئەوەندەی کە هەمومان بیبیستین و هەڵبەت لە ڕاگەیانەکەی بەڕێزیشتانەوە کە چالاکیەکانە بینین چالاکی جۆرا و جۆر کراوە. ینی چەندین ناوەندی ڕۆشنبیری و چەندین شوێنی کللتوری کە بۆ ڕۆژانی داهاتوو چالاکیانە بێ بۆ بەرزڕاگرتنی ئەمیادە تەنانەت خوێندنگاکانیش ئەم ساڵەوەندەی ئاگدار بم کەم تا زۆر سۆربەی خوێندنگاکان کە ئامادەکاریان کرد بۆ چالاکی و بۆ یادە. زۆر باشە ئەگەر ئاماژە بە پرۆگرامەکانی ڕۆژی سێممان هەیە ڕۆژی سێم سەر لە بەیانەکەی سەعات 9:30 لە پارکی هەواری شار لەلایەن ڕۆشنبیری مناڵان بە هاوبەشی بەڕێوەبەرایەتی چالاکی وەرزش و دیدەوانی سلێمانی نمایشی هەڵدانی کۆلارە هەیە کە نزیکەی 100 منداڵ بەشداری دەکات هەر بۆ چالاکی تایبەتە بەیادی سلێمانی. ساعت 2 پاژنیۆڕۆ لە سەرای سلێمانی هونەرەکانی موزیک کۆنسرتی گروپی میلیمان هەیە کە لەوێش بە هەمان شێوە کۆنسرتی موزیک و گۆرانی و هەڵپەرچیان دەبێت. لە تەلاری هونەر ساعت 3:30 ڕۆشنبیری مناڵان چالاکی گۆرانی موزیکیان دەبێت و تیپی هونەری مناڵانیش هەردووا بە دوای ئەوان چالاکی گۆرانی و موزیکانە بیانی تقریبا 2 چالاکی مناڵانیش بە ئامادەبوونی کۆمەڵی مناڵی بەهرەمەند بەشدار بن. درێژەیان نەبێت بۆ ڕۆژی چوارەمیش؟ نەخێر ئەمانە بەس ڕۆژی سێ بەڵێ لە ڕۆژی چوارەمە جگە لەو شانۆگەری کە ئاماژەمان پێکرد لەلایەن کۆمەڵی هونەر جوانەکانی کورمەڵبەندی گشتی سلێمانی پێشانگایەکی شێوەکاری دەکرێت لە هۆڵی مۆزەخانی سلێمانی بە ناوی سروشتێ لە سلێمانیەوە ئەویش کاژمێر سێ ئێوارە گەلەرێکە دەکرێتەوە. بڵێ بە خۆت وەکو ئەندامی بۆرد و وەکو میدیاکارێکیش ئەو بابەتانە یاخود ئەو باڵین پرۆگرام و چالاکیانی کە دەبێت لەو ڕۆژەیە زیاتر فۆکەسی لەسەر بکرێت و
کاری لەسەر بکرێت بۆ داهاتوە بێت چی بێت لەسەر چی ئیش بکرێت؟ بەڕاستی نەک لە یادێکی وەکو سلێمانیدا یان یادێکی هەر تایبەت بێ گرنگترینشت کە ئەمڕۆ هەمومان وەکو تاکێک پێویستە بیری لێ بکەینەوە کاری لەسەرکەین کاری ژینگەیە چالاکی ژینگەیە بەڕاستی یەکێکە لە شتە لە پێشینەکان لە پێش هەموو چالاکیەکانی بەڵێ ئەوەی وەکو ئەوەی وەکو ێسا باسم کرد ئەو گەلەریەک ئەو پێشانگەیەکە کرێتەوە کە بەناوی سروشتێ لە سلێمانی هەر کارێکە کراوە بۆ ژینگە و هەڵبەت لە چالاکیەکانی تریشا مەسەلەن ئەوەی پارکی هەواری شار هەر جۆرێکە لە کاری ژینگەیی و پێم وابێ لە چالاکیەکانی تریشا هەر جێکراوەتەوە کە ژینگە لە پێش هەموو شتێکەوە بێکەمە پێویستمان بەوەیە کە ژینگەیەکی پاکدا بژین. زۆر باشە دەستەکانت خۆش بێ بە هیوای کاری باشتر بۆ داهات. بە هیوام زۆر سپاس بۆش بە هیوای ئەو چالاکیانی کە باسمان کرد لە ئاستی گەورەی ئەو یادەمەزنەدا بێ و هەموو بینەرانی خۆشەویست چێژی لێ ببینن. زۆر سپاس بۆ بەڕێز ئاسۆ عوسمان ئەندامی بۆردی ئامادەکاری بۆ یادی بنیاتنانی شاری سلێمانی بەخێر هاتی دوبارە. سپاس بۆ